الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، یەکێک لە کتێبە نایابەکان بریتیە لە کتێبی ئەدەب الدنیا والدینی ئیمامی ماوەردی کە ئینسانی موسڵمان چۆن دینی ڕێکەخا و دینی سازەکە پێویست ئەکا ژیانی ڕێکخات و ژیانی سازکە. بۆیە ئیمامی ماوەردی هاتووە ئادابی دنیامان فێر ئەکات و پێ ئەڵێ فەرمووی دنیاداری ئینسانەکان و ژیان سازیان لە خۆوە تۆکمە نابێ و تەرتیب نابێ، کۆمەڵی خاڵ هەیە ئیلا ئەبێ ئەو خاڵانە بێنە دی، اینجا دنیای خەڵک و ژیانی خەڵک ساز ئەبێ و ڕێک ئەبێ. یەکەم دانیان فەرمووی لە هەر کوێ دینێکی متتەبع هەبێ، دینەکە بێ و خەڵک شوێنی کەون بە ڕۆح لەگەڵ یابن، دینەکە ڕێیان لێ بگرێ لە خراپەکاری، ئەمریان پێ بکە بە چاکەکاری. ئەوە خاڵی یەکەم و قاعیدەی یەکەمە بۆ بنیادنانی دەوڵەتێکی وەها کە ئینسان تایە بتوانێت بژی و سەلامەت بێ دینی و دنیای. دووهەمین دانە فەرمووی ئەبێ سوڵتانێکی زۆر بەهێز هەبێ، لە هەر شوێنەکە سوڵتانێکی بەهێز و گەورەیەکی بەهێز نەبێت، ئەو وڵاتە دامەزرایی بەخۆیەوە نابینێ، ژیان سازی خەڵک تێک ئەچێت. لە دەرسی پێشووە لە باسی سوڵتانی قاهیرە هەندێک لە وتەکانی ئیمامی ماوەردیمان باس کرد کە گرنگی ئەمەی لەسەر زەویە باس کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە کۆمەڵی ڕیوایەتە باسی ئەوەی کردووە کە سوڵتان سێبەری خوایە لەسەر زەویە. ئەم سێبەرەی خوا یان حڕاسی خەڵکی لەسەر زەویە، حڕاسەکانی خوا لەسەر زەویە بریتین لە سوڵتانەکان. و باسی گرنگی ئەو سوڵتانەی کرد ئەگەر بێت و لەگەڵ دینە یەک بگرێتەوە، چۆن دین پارێزگاری لە سوڵتانەکە ئەکات و سوڵتانەکەش پارێزگاری لە دین ئەکات. ئەفەرمێ ئایا بوونی سوڵتان بەعەقڵ واجبە کە ئەبێ سوڵتان هەبێت لە هەموو شوێنەکە یا بە دین واجبە؟ ماوەردی ئەفەرمێ عولەمای ئومەتی ئیسلامی دوو بەشن، هەندێک فەرمویانە هەر بەعەقڵ ئینسان ئەگەر بیر کاتەوە هۆش کاتەوە عەقڵی وای پێ ئەڵێ کە ئەبێ سوڵتان و گەورە و دەسەڵاتداری موسڵمانان لە شوێنێکە تەواجودی هەبێ. هەندێکیش فەرمویانە نە، ئەمە تەنها کێشەی عەقڵ نییە، بەڵکو دین ئەم ئەمرە ئەکا. بۆیە ڕەب العالەمین بینی فترە و فترەیەک پێغەمبەرانی ناردون عەلەیهیم الصەلاة وەسەلام، بۆی خەڵک بە دەوریانە کۆ بێتەوە سوڵتانی دین و سوڵتانی و دنیای پێ عەتا کردوون. کەوا بوو مەسئلەی سوڵتان مەسئلەیەکی دینیە و دین ئەمری پێ کردوین کە ئەبێ لە هەر شوێنێکە کە ئێمە ئەژین سوڵتان و گەورە و دەسەڵاتدارێکی قاهیر و بەدەسەڵات هەبێ، هەتاوەکو خەڵک بتوانێت لەژێر سێبەریا بژی. ئایا دوو ئیمام، سێ ئیمام زیاتر لە یەک کاتە ئەکرێ هەبێ، ئەکرێت تەواجودیان هەبێ؟ ئەفەرمێ ئەم بابەتە دوو ڕەئی لەسەرە لەلا عولەمای ئومەتی ئیسلامی. هەندێک گوتویانە تەبەن ئەگەر لە یەک شوێنە بن هەردووکیان بە ئیجماع دروست نییە. بۆ نمونە بڵێن لە هەڵەبجە دوو ئیمام هەبێ، لە کوردستانە دوو ئیمام هەبێ، بە ئیتیفاقی عولەما دروست نییە. بەس ئەگەر لە چەند وڵاتێکە یا لە چەند شوێنێکە چەند ئەمیرێک هەبێ، چەند ئەمینێک هەبێ، چەند با بڵێن سوڵتانێک هەبێ، چەند خەلیفەیەکیش هەبێ، حتا ئایا لەسەر ئەمە قسەیان چی بووە عولەما؟ ئەفەرمێ ئیمامی ماوەردی دوو ڕەئی هەیە. ڕەئێکیان ئەفەرمێ دروستە لە هەر شوێنە مادام خۆی بۆ خۆی کەسەکە ئەتوانێت ئەو شوێنە بەرێ بەڕێ و هەیبەتی موسڵمانان لەو شوێنەیە پارێزراو ئەبێ، دروستە با چەند دانەیەکیش هەبن. بەڵام جمهوری عولەما ڕەئیان ئەوهایە بەعەکسی ئەمەوە کە تەبەن ئەوانە دەلیل بە چی هێننەوە؟ ئەڵێن جاری وە هەبووە لە یەک شوێنە دوو پێغەمبەر هاتووە، یان لە یەک زەمەنە دوو پێغەمبەر هاتووە، هەر کەسیان کاری ئیسلاحی خۆی کردووە. ئەگەر دوو ئەمیریش هەبن لە دوو شوێنی جیاوازە، طبیعیە بەتایبەتی بۆ ئەم فتوایە بۆ ئەمڕۆ زۆر لەوەچێ مناسب بێ کە عالەمی ئیسلامی پارچە پارچە کراوە، ئەکرێ لە قۆناغی یەکەمە کۆمەڵی ئەمیر دابنرێ هەر یەکەی لە شوێنێک، دواتر هەتاوەکو بەهێز ئەبن، دواتر ئیتیفاقیات لە بینیانە دروست کرێ.
بەڵام جمهوری علەما ئەفەرموون لەبەرەوەی کۆمەڵی فەرمایشت هاتووە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی دوو ئیمام ئەکات و دوو خەلیفە ئەکات فەرموویانە شەرعەن بە هیچ شێوازە دروست نییە خۆشەویست فەرموویەتی ئیذا بویع ئەمیرانی فەوەلوا ئەحەدەهما ئەگەر بەیعەت درا بە دوو ئەمیر یەکدانیان بکەنە ئەمیر و یەکدانیان بکەنە دەسەڵاتدار فەقتولوا الأخير منهما ئەوەی یەکەم جار بەیعەتی پێدرا وەریگرن ئەوەی دووەم جار بەیعەتی پێدرا بیکوژن لە کۆڵی کەنەوە بۆ ئیختیلاف دروست نەبێ لە فەرمایشتێکە ئەگەر چی فەرمایشتەکە لەوە ئەچێت ضعفێک لە ڕوايات و سەنەدەکەی هەبێ خۆشەویست ئەفەرمێ ئەگەر لە دوای من ئەبوو بەکرتان دانا ئەفەرمێ یا ئەبوو بەکر یا عومەر یا عەلی ئیشارات ئەکا ئەفەرمێ إذا وليتم أبا بكر تجدوه قويا في دين الله ضعيفا في بدنه ئەگەر ئیمامی ئەو بەکرتان دانا ئەبین قویە لە دینی خۆیان بەڵام لە بەدەنی خۆیان لاشەی خۆیان بەهێز نییە ئەگەر عومەرتان دانا دوای من إذا وليتم عمر تجدوه قويا في دين الله قويا في بدنه إذا وليتم عليا تجدوه هاديا مهديا ئەگەر ئیمامی عەلیتان دانا ئەو ڕێنیشان دەرتان ئەبێ و ڕێگەتان بۆ ڕۆشن ئەکاتەوە ئەم ڕێوەتە ئەگەرچی زعفێکی تایە و شیعە زۆر ئەعتیمادی ئەخات سەر ماوەردی هێناوێتی گرنگ ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیوت لە دوای من ئەم سیانەیە یا ئەم چوارە نە فەرمووی ئەگەر ئەمەیانتان کرد ئاوا ئەبێ ئەوەیەتان کرد ئاوا ئەبێ ئەویان کرد کابوو یەکدانە لە دوای ئەو دێت ئەفەرمێ بەمە تی ئەگەین و عولەمای با بڵێن جمهوری عولەما ڕەیان ئەو هەیە کە ئەبێت تەنها یەک ئیمام هەبێ و ئەو ئیمامە پێویست ئەکا کۆمەڵی خەسڵەتی زۆر گرنگی تیابێ بۆی ئومەتی ئیسلامی لەژێر دەستیا پارێزراوە یەکەم دانە ئەبێ هەر کەسێ بوو بە سوڵتانی موسڵمانان دینی موسڵمانان زۆر ئاگای لە دین بێ و پارێزگاری لێ بکە هانی خەڵک با بۆی کردەوە بە دین کەن و ئیهمالیتیان نەکەن هەیبەتی موسڵمانان بپارێزێ ئومەتی ئیسلامی ئەگەر هێرش شتێک کاتە سەری ئەم پارێزگاری لێ بکە ئەعداکانی دین ئەوانەی دژ بە دینن ئەوانەی دژ بە نەفسی موسڵمان بە ماڵی موسڵمان بێ ڕایان گرێ واجبە لەسەری ئەبێ وڵاتی موسڵمانان ئاوەدان کاتەوە مەسالیحەکانی موسڵمانان بە چاکی سێرکە بە وریایی چوارەم ئەبێ ئاگای لێبێ سونەنی دین و ڕێبازەکانی دین زیندوو کاتەوە و داینێت تەحریف نەیەڵێ کەس زیادەڕەوی تیاکە و کەم تەرخەمی تیا بکە ئەبێ ئەموالی موسڵمانە بە پارێزرایی بهێڵێتەوە نابێ زیادەڕەوی تیاکە نابێ کەم تەرخەمی تیاکە لە وەرگرتنە بە هەمان شێواز لە بەخشینە بە هەمان شێواز ئەبێ یاسای مالی طبعا لە دینە زۆر اعتیماد لەسەر عەقڵ دانراوە یاسای مالی لە دینە قەت دانراوە چۆن تەوزیع ئەکرێ هەمیشە خەلیفە موسڵمانان یا ئەمیری موسڵمانان تەوزیعی کرد ئێستش هەر ئەو هەیە یعنی یاسایەکمان نییە بۆ نمونە مەسەلەن کۆمەڵە موسڵمان کۆبنەوە کەسێکەنە گەورەی خۆیان مالیە ئەو جەماعەتە کەوتە دەستی ئەم کەسە چۆن تەوزیعیەکە بە چ شێوازەوە یاسایەکمان نییە بڵێ بەم شێوازە تۆ تەوزیعی کرد هەمووی ئیجتیهادات بۆیە ئەفەرمێ بێ زۆر ئاگەیلەوە بێ سنەی دین بکات زیادەڕۆیی نەکا کەم تەرخەمی نەکا هەندێک کەس بە زۆر پارەی لێ وەرگرێ زیاتر لە حەدی خۆی هەندێک کەس زۆرتری بدات نا یەکسانی محاولە بکە پیادە بکە ئاگای لەو مەظالیمانە بێ کە ڕوو ئەدەن ئاگای لە ئەحکامەکان بێ لە نێوان خەڵکا دادگەری بکە ئینسافی هەبێ کاتێکەوە بینی خەڵکەکان کێشیان تێکەوت و جیای کردەوە زۆر ئاگای لە حدودەکانی خوا بێ حدودەکان پارێزگاری لێ بکە ئەو کەسێکەوە تەجاوزی کردو لە حدودی خوا ئەو کەسێک تەقسیری هەیە بێ هەمووی ئاگای لێ بێ حوتەم ئەبێ بزانێ کێدا ئەنێ لە ژێردەستی خۆیە ئەمینەکانی ژێردەستی کێن سەیری خزمایەتی و سەیری ڕەفیقایەتی ئەوان ناکە سەیری هێز و توانای ئەو کەسە موسڵمانەکە کە دایەنێ ئەم خاڵانە واجبێکی زۆر گەورن سوڵتانی موسڵمانان ئەبێ ئەم خاڵانەی تیابێ ئینجا ئەلێرەوە ئومەتی ئیسلامی ئەکەوێتەوە سەر قاچەکانی خۆی دروست ئەبێتەوە جارێکی تر ئەفەرمێ ئەگەر هەر کاتێک سوڵتانی موسڵمانان ضعیفێکی لە یەکێک لەم خاڵانە تیابوو ئەگەر تۆکمە بوو لە خاڵەکانە واجبە لەسەرت چۆن نوێژ و تاعەتەکەی ئەوە گوێڕایەڵی ئەوەکەی بەموو لە قسەی ئەو لە نادەی طبعا شتێک هەیە زۆر گرنگە مەسەلەی گەورەی لە ماڵە گەورەی لە سوڵتان و دەسەڵاتدار و وڵاتە لا مجیم و مناقەشە نییە یعنی ئەمە یەکێک لە کێشە گەورەکانی ئێمە لە ئەمڕۆی سەحوەی ئیسلامیە ئەمەیە ئادابی
تێگەیشتن لە ئیمارەتمان نییە بۆیە زۆر طبیعی سێرەکەی لەسەر هەموو مەسەلەیەکی تافیهی بچووک هەرچی خەڵکە قسەیەکە ناگەڕێتەوە بۆ عولەما و ئەهلی خیبرە لەو مەسئلەیە حتا لە ماڵە دیقەت ئەدەی باوگێت بڕیارێک دەرەکە ئەگە بڕیارەکەشی غەڵەت بێ شوێنی کەوی ئای چۆن لە نوێژە سێمە لە نوێژە ئیمامەکە غەڵەتکە ئەگەر هاوارمان کرد سبحان الله و فایەی نەبوو ئەوە لەسەر غەڵەتی خۆی ڕۆشت واجبە لەسەر بێ بە شوێن غەڵەتەکەی ئەوە بڕۆی ئەجریشی دەسەکەوێ واجبیشە لەسەرە بڕۆی ئەویش ئەجری دەسەکەوێ چونکە ئیجتیهادی ئیمامەکە ئەخوانەی ئیجتیهادی مەئمومەکە لە دووەوە مەسەلەی دەسەڵاتداری شەرعەوە مەسەلەی ماڵی شەرعەوە بۆیە ئەگەر هات و بینیت لەم حەوت خاڵەیە ئەمیری مسلمانان خەلیفەی مسلمانان پارێزگاری لەمانە ئەکرد واجبە لەسەرێ حەقێکی خۆیە بەسەرتەوە کە ئیطاعی کەیت و گوێڕایەڵی بکەیت ئەم فەرمایشتەی پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم أفرمي إن من إجلال الله تبارك وتعالى إكرام ذي السلطان المقسط بشيك لخوا بقور الزانين كأجرز السلطان وقري كدادقر قوريك عادل بشيك لخوا بقور الزانين أجرت الرزي اللي بقري جاب زانا بوي إما أمتك أواش برزنين وكو أمره كسب وهو قصاء كابوش يوازنية والله أمير إيمان داران هبه لما لكي خوشتا ورتيه بكي برانبري قناه باربي لبروا كسي مسلمان أبي لم حقالة زور بول بتأتي أمر صحوة إسلامي با همجك التحزبيات همج التحسبية كوهاي كر همو كس قصب كلا أجرنا تو أميرك وجوريك الدانا وأم طريقي هالبجارني أمره وأنا واي كر أو هيبة جورب بشوكاته ونهيله بوي إما أبي زور بورياي لما سلية ما ملكين وأقام ليبه بوي أفرميه رضا ورحمتي خوي ليبه أفرمي أوا مستوجبا طاعتهم ومناصحتهم أبي دلصوز ببويان أبي طاعته ببو أميراني كبوش يوازن إنجا أبي براسي كل محبته ميل خوته بيدابن بلام أجر هاتو أم خالانك كم ترخمي كان تيابو ليجي كان أفرمي واجبة لسرك نصحي كي أمش قريب كي هولي لقلا بدي محاولة كي أم خالانا خلل نهن أفرمي أو خليفيش خوي أو أمير خوي بو خوي لم خالانا قرم خالاني بريكي نبي خوي قناه بارا بيتي أو عقاب أدري للرجي قيامته لسري أم آية بيروزا أفرمي قل هو القادر على أن يبعث عليكم عذابا من فوقكم ومن تحت أرجلكم أو يلبسكم شيعا خوا جل جلاله ده صلاة داره بويك عذابتان ببنر لسرتانا ولا خواردانا يان جلي شيعتان لبركة يان جلي بارشا بونتان لبركة أفرمي علماء فرمينا أما شي يعني عذابا من فوقكم ومن تحت أرجلكم أفرمي دو تأويل ودو تفسيري هي عندك فرمينا من فوقكم يعني أميري خرابتان بوانير هو عذابك خوا جل جلاله أميري خرابتان كعقوبي دا عقوبة أداب أميري خرابك للسروا أي أويك لخواروا عقوبة أداب شي بعبيد سوء أو عبدانيك لمالكتهن لخواروا أو خراب يعني بزمان كثير شكوت من دو جور قلاي مسلمان هي قلاي بيت من هي أسرة من هي قلاي خلافتي جورية لقناه قلاي أسرة شهر أو هاي وأكاد كجوري مالك ظلم دليبك باوكك ظلم دليبك عزيت دودا يان أولادك بعكس وبرامبر باوكك أو بريتي لو عذاب للسر ويا لخوارو أفرميه هندكيش فرميانا مسألة من فوقهم بريتي للرجم بردبارانتان أكا خسفيش لجير قاتشتان وبناخي عرستان أبا مجاهد سعيد كل جبر أو أنفرموه أو يلبسكم شيعا أو يجدو تأويله أفرمي هركسة شون أهواء إخوي أكويتو هركسة بلايك أروع هندكيش فرمينا والله أوفتنا كان تيتان أكوية بشوازيك وها بارشة تان أكا كمجاهد ويفرمو كوابو ممكن إنسان أجر لناو دولتك أبو سريكي بهز وصادقي نبو حتما بقرب نفسي خويا بزانه حكم الله هله بشار سريك أجر نام عذابك للسرودي هو كاريكي لخوارش وبهر هو كاريه يان أجر بارشة بوي مالكت بارشة بو دولتي أمت بارشة بو هموي خللك خلل أو في تنانك الروتي أكن هموي خللها
ئەفەرمێ خۆشەویست لە ڕێواتێکە هاتووە کە هیچ ئەمیرێک نییە کە بێت بۆ سەر قەومێک و زوڵمیان لێ بکە ئیلا لە ڕۆژی قیامەتە دەستەکانی ئەکرێنە گردنی ئەم دەستانەی تون ئاوە لە گردنی گیر بوون کردەوە چاکەکانی وها ئەکە ئەم دەستانەی بکەنەوە یا دەستەکانی بە تەواوی لە گردن یا قەپاتکە یان ئەی خەنکێنن یان دەسی بەرەڵا ئەکەن ئەفەرمێ باشترین ئەمیر کام ئەمیرانن ئەئیممە کام ئیمانن کام ئیمامە زۆر زۆر باش ئەفەرمێ ئەوەیە کە ئێوە ئەوانتان خۆشێ ئەوانیش ئێوەتان ئێوەیان خۆشێ خراپترین جۆری ئەئیممە و سوڵتان کامانن ئەوانن کە ئێوە ڕقتان لیانە ئەوان ڕقیان لە ئێوە لعنت لەوانەکەن ئەوانش لعنت لە ئێوەکەن ئەفەرمێ دەی ئەمە زۆر زۆر تەواوە واللهی ئەگەر ئەمیرێک ئەمیر بێت سوڵتانێک سوڵتان بێ ئەبێ ئیمانداران خۆشیان بێ و ئەویش ئیماندارانی خۆش بێ بەعکسیشەوە بۆیە عومەری کوڕی خەتاب نامەیەکی نووسی بۆ سعدی کوڕی ئەبی وەقاص فەرمووی إن الله تعالى إذا أحب عبدا حببه إلى خلقه بخوا ئەگەر خوا عەبدێکی خۆشویست لای عەبدەکانی لای مەخلوقاتی خۆی خۆشەویستی ئەکا دەی سێری مەنزیلەی خۆت کە ئەی سەعەد لەناو خەڵکە چەندێک خۆشەویست بوو لای خوا ئەوە نەخۆشەویستی ئەوە دەلیلە دەی هەر شتێکت هەیە لەناو خەڵکە وەصف و ثەنا ئەوانە بزان لەسەریشەوە ئەوەندەت هەیە بەهۆی مەحەبەتی خواوە لێرە ناوێکی جوانی داویتەتی ئەمە خاڵێکی زۆر گرنگە هەتا بۆ خۆمان یعنی غەیری ئەمیریش خۆمان هەر یەکێک لە ئێمە چەندێک خوای گەورە جاڕی جوانت بۆ ئەدا چەندێک لەناو کۆمەڵگەکەی خۆتە دائیرە بچووکەی دەوروبەر تا تۆ ڕێز و تەقدیرات و جوانیت هەیە هەموو ئەوە تەئسیری لەسەرەوە هەیە لەسەرەوە ڕێکیت هەیە لەگەڵ ڕەب العالەمینە ئەفەرمێ ئەسڵ وەهایە لە خەشیەتی ئینسانەوە وای لێ ئینسان تاعەت ئەکال کە تاعەتیش ئەکال لە پێشچاوی عەبدەکان دەرئەکەوێت لەناو عەبدەکانە شیرین ئەبێ کە شیرینیش بوو خەڵکان بەڕێزەوە بە تەقدیرەوە سەیری ئەکە عمەری کوڕی عەبدولعەزیز ڕۆژێک لە دەوروبەری خۆی فەرمووی واللهی من زۆر ئەترسم لە ڕەب العالەمین کاتێ ئەم قورسایە کەوتە سەرشان و بوومەتە ئەمیری ئیمانداران پێیان وتیان واللهی ئێمە لەوە ناترسین تەئکیدین لەوەی کە تۆ لە خوا جەل جەلالوه زۆر زۆر ئەترسیت و ئەوان ئێمە لەوە ئەترسین کە ئەم بەڵایی کە هاتوو بەسەرتا بە مصیبەتی نەزانی و فەرەحت پێی هەبێ لەوە ئەترسین مادام تۆ فەرەحت پێی نییە تۆ باشترین ئەمیری ئێمەی ئەی عومەری کوڕی عەبدولعەزیز عومەری کوڕی خەتاب ئەبی مەریەمی سەلوولی کاتێکە گرت زەیدی کوڕی خەتاب برای عومەری کوڕی خەتابی کوشت بوو کاتێکە دوای ئەوە ئیمانی هێنایتر خۆ ئیمامی عومەر چی لێ بکە براکەی ئیمامی کوشت و ئیمانیشی هێنا وتی واللهی حەج خۆشم ناوێ ئەی ئەبی مەریەم یاگز زەڕە وە کەسێکیش نییە لەسەر ئەم زەویە کاتێکە خوێنی برای منی ڕشت بێ و خۆشم بێ و ناتوانم تۆم خۆش بێ ئەبی مەریەمیش وتی باشە کە منە خۆش ناوێ زوڵمم لێ ئەەکەی ئەمە حەقەکانی من ئەفەوتێنی ئیمام تی ناوەڵە حەقەکانی نافەوتێن هیچ مافێکی تۆ نافەوتێ وتی دەیتر حب هەبێ نەبەی گرنگ نییە بەلاو مهم مافەکانم نەفەوتێ چکە ئیمامی عومەر لەو پەڕی عەدالەتە زۆر ڕقی لێیەتی چکە براکەی کوشتووە بەڵام لەبەرەوەی ئیمانی هێناوە بە هیچ شێوازی حەقەکان و مافەکانی نافەوتێن طەلحەی کوڕی عوبەیدڵڵاه کە سەداق و مارەیەکی زۆر گەورەی دانا بۆ ئوم کەلثوم کچی ئیمامی ئەوبەکر زۆر بوو بە چەند وشتر بۆیان برد ئەڵەن کەس نەبووە لە عەرەبە ئەوەندە مارەی زۆر بێ بەخەدەرەوە ئافرەتە ئوم کەلثوم کچی ئیمامی ئەوبەکر ئیمامی عومەر کە ئەم هەموو شتێ بینی وتی ئەوە چییە وتیان وەڵڵا ئەوە هەروەی مارەی فڵان کەس هی ئوم کەلثوم وتی کوڕە مارەی چۆنە بێەوە بخەن ناو بەیت الماڵەوە ئەو هەموو پارە و سەر و سامان هەمووی خستە ناو بەیت الماڵ ئەڵێ دوای کە خستیان ناو بەیت الماڵەوە خەڵک بە تەلحەیان وتیان کوڕە بۆ خاتی خۆ تەلحە فرێ خۆکەوە بۆ قورئانە تازە هەرچی شتە فەوتە نەبوو بە هیچ نەکە نەبوو بە هی خۆ خستە بەیت الماڵەوە وتی لێگەڕن لە عومەر والله یەک کەلیمە لەگەڵان ناڵێم عومەر وجدانی خۆی مراقەبە ئەکا بەسەریەوە ئەگەر وجدانی قەراری دا دینی بڕیاری پێدا لەسەر ئەوەی کە ئەمە هی ئەو ئافرەتەیە بۆی ئەنێرێتەوە بۆ خوا بڕیاری دا کە نەیداتێ هەزاران تەلحە قسەی لەگەڵاکەن فائیدەی نییە بۆ هیچ قسە ناکە ئەڵێ بەیانی زوو ئیمامی عومەر هەڵسا خۆی شتەکانی کۆ کردەوە خستە سەر وشترەکانە بردی بۆ ئوم کەلثوم تی لە شەرعە مەجالی تێ ئافرەت چەندێک مارەی هەبێ ئەتوانێت زیاد بێ کەم بێ کێشەی من نییە
بۆی ئەڵێن لە ناو عەرەبە هیچ کەسێک نەبوو بە ئەندازی کەلثوم هەتا ئەو زەمانە مارەی بە ئەندازی ئەو گەورە بێ و زۆر بێ. دیقەتی لێرە ئەم ئەمیری ئیمانداران بن چونکە دین تەحەکوم ئەکا بەسەریە، حب و بغض و ڕق و کینەی خۆی هیچ تەئسیر لە وەزعەکە ناکات. ئەم شتە لەوە چێ لە ڕەئی خۆیان زۆر بوو بێ بەلایە، بەڵام کە سێرەکە لە شەرع مەجالی تێیە مەجبورە بەری بدە، چونکە شەرع تەحەکومەکە نەک شەخسەکان. ئومەتی ئیسلامی قائیدەکانی و سوڵتانەکانی شەخسەنە نین کەسێک بێت و تۆ گرنگی بە کەسەکە بدەیت، دینە لە ناو کەسەکە. بۆ ئەگەر دیقەتان دابێ مێژووی کاتێککە پیاوە گەورەکان ئەخوێنیتەوە هەموو مێژوەکەیان حیاتەکەی کەسەکە نووسراوە. هەندێک جار ئەو پرسیارە ئەکری ئەڵێن باشە مێژووی ئیشی کەسەکە نەنووسراوەتەوە، ئاخە ئیشی کەسەکە بریتێ لە دین. ئەگەر ئیشی دین نەبووە هەڵەیەکی کردبێ هەڵەکەی نووسراوە، چاکەکانی هەمووی نووسراوە. پاڵنەری ئەم ئیشە چێ بریتێ لە دین، سیاسەتەکە بریتێ لە چی بریتێ لە دین. جارێکی هارون ڕەشید ئەبا عیتاهی کردە سجن. ئەبا عیتاهی شاعرێکی زۆر گەورە بوو، لەسەر دیواری سجنەکە نووسی ئەما والله إن الظلم لوم، قەسەم بەخوا زوڵم لۆمەیە بۆ سەر ساحێبەکەی و کەسێک کە زوڵمە لێ ئەکا، وما زال المسيء هو الظلوم، ئەخوا ئەو کەسێک کە هەڵە ئەکات هەمیشە ئەو زوڵم ئەکا. دەی ئەو موسیئەی کە بەو شێوازەی کردووە إلى ديان يوم الدين نمضي، وردە ئێمەش و ئەویشەمان بۆ ڕۆژی قیامەت ئەڕۆین، وعند الله تجتمع الخصوم، لەلای خوا هەرچی ئەو کەسانەی کە کێشەیان هەبوو لە دنیا هەموویان ڕائەگیرن. ستعلم في المعاد إذا التقينا غدا عند المليك من الظلوم. بەخوا ئەی هارون ڕەشید لە ڕۆژی قیامەتە لە بەردەم خوایە کاتێک کە ڕائگیران لەوێ ئەزانی کێ زاڵمە و کێ مەزلوم. ئەڵێ کاتێک کە ئەم شعرەیان خوێندەوە بۆ هارون ڕەشید، هارون ڕەشید زۆر حەزی لە شعر بوو. یەکە لەو خەلیفە زۆر عەزیمانەی عەباسیەکان کە زوڵمی گەورەترین زوڵم لە هارون ڕەشید کراوە، وتارێک بە تەفسیل باسی هارون ڕەشیدم کردو لەوەچی لە یوتیوبەوە هەبێتوان سەیری بکەن. ئەڵێ هارون ڕەشید دەستی کرد بە گریان کاتێک کە ئەم شعرەی بینی، وتی بانگی کەن ئەبا عیتاهیەم بۆ بانکەن. ئەڵێ 1000 دیناری لە مڵکی خۆی دایە هەتاوەکو عەفوی بکە، تی با نەگەینە لای خوا هەر عەفوم بکە. دیقەت بدە گەورەی موسڵمانان ئەگەر دین حاکم ئەوێ بەسەریا بۆ شێوازە ئەبێ، ئەگەر دینیش حاکم نایە بەسەریا ئەیتر دەستی بەتاڵ ئەکات و پەلامەرەدە. بۆیە بۆ ئەمە عەرزم کردن دەرسەکانی پێش و ماوەردی فکرەکەی ئەمەیە، تۆ ناتوانی کەسێکی صالح بی لە ناو بی ئەو کۆمەڵگایەکی خراپە، هەرچی ئەکەی پرژی خراپەت بەرەک، و ناکرێت تۆ کەسێکی خراپی لە ناو کۆمەڵگایەکی باشە بە هەمان چەشن. بۆیە ئەم دوو شتە پێکەوەن، ئەبێت تۆ کەسێکی چاک لە ناو کۆمەڵگایەکی باشە. بۆیە ئێمە واجبی سەرشانی ئێمە ئەوە نێ بەس خۆمان چاکەین، واجبەکە ئەمە ئیلە ئەبێ تۆ کۆمەڵگایە بۆ خۆت دروستکەی کە کۆمەڵگایەکی زۆر ڕەسەن و چاک بێ کە تۆ بتوانانی سوودی لێ وەرگری. اینجا گەشەی تیاکە، اینجا دینداری تیا بەهێز ئەبێ، اینجا ئاسوودەی ژیانت بۆیە و ئەزانی ژیان سازی چی. دەی تەسەوور کە ئەو کەسەی کە تەنها ذکرێک ئەکا ذکر، ئەم ذکرە پاڵی پێوانەوەی کۆمەڵگاکەی چاک، چکە خۆی گەورە ئەمرت پێ ئەکا کە تەغەیور هەتا لە خۆتا دروست نەبێت، تەغییر لە دەرەوە دروست نابێت، ئیلا بێ خۆت چاکەیت و کۆمەڵگەش چاکەی. واجبی سەرشانی فەردی موسڵمانانە ئەگەر تۆ بە تاقی تەنها کەویتە وڵاتێکەوە واجبە لەسەر خۆت چاکەیت و ڕامکەی ئەو کۆمەڵگایە بگۆڕی بە کۆمەڵگایەکی خۆت، کە ئەمە زۆر گرنگە. دەی دروستبوونی ئەم کۆمەڵگایە و ئەم فەردە جوانانەتیایە بە دینێکی متتەبع ئەبێ بۆ خۆت، بە سوڵتانێکی زۆر قاهیری بەدەسەڵات ئەبێ. بۆیە جاران پیرەکانمان هەنێ قسەیان هەبوو ئەیانوو چۆن لاشەی بێسەر جێگەی گۆڕە، لاشەیە کە سەری نەبێتەوە ئیتر لە ناو گۆڕایە، بە هەمان چەشن وڵاتی بێسەر و بێ حاکمیش تەنها جێگەی گۆڕ، سوودی لێ وەرناگیر. ئێمەش لەم زەمەنە لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بەوەیە کە لەم واقعانەی ئومەتی ئیسلامی تێبگەین. فەلسەفەکەی ماوەردی ئەگەر کەسێک ئەم حەوت خاڵەی تیا نەبوو، ئایا هەوڵ ئەدەم چی لێ بکەم؟ یەکەیەکە محاوەرەکەم و ناسەحەکەم ئەم خاڵانەی تیا دروستکەم. ئەگەر هات کەسێکی زۆر زاڵم سەرۆکی وڵاتێ بوو،
باشترە لەوەی هەر سەرۆکی نەبێ بەربەرەڵایی با زۆری زاڵم ئەمە قەواعیدی دینین بۆیە ئەو شوێنەی ئەوە ناکاتە ئەوەی کە تۆ فەرمان بەچاکەوە ڕێگری لە خراپە نەکەی بۆیە عەرزم کردن سوڵتانی عادل لەگەڵ دینە بە حەیاتی تێگیران دروست نابێت بۆی هەندێک لە سوڵتانەکان لە دین ئەترسن مەسەلەکە دین نییە لێ بترسی شۆڕشەکە بەسەرایان نا مەسەلەن ناعەدالەتی خۆتە لە دین ئەترسی ئەگەنە دین بۆ تۆ پشت و پەنایە ئەی حاکم ئەگەر بێت و عەدالەتی بەرپا کردبێ و ڕێکبی بۆی ئومەتی ئیسلامی ئەبێ پێوەرەکان لە زیهنی خۆیان دابنێ بزانێت چۆن مامەڵە ئەکا چۆن هەڵس و کەوت ئەکا چۆن هەنگاو ئەنێ لە سوڵتانی ئەو زمانەی کە هەیە با دەسەڵاتدارێکی زۆر زاڵمیش بێت چۆن مامەڵەی لەگەڵا ئەکا ئەگەر هاتوو دەسەڵاتدارە زۆر زاڵمەکەت لابرد و خراپتر هاتە شوێنی چی ئەکەی فتنەی عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەثم لە وتارێکا بە درێژی باس کردووە هەندێک موسڵمانی زۆر چەند حافظ قورئان لە ڕوایەتێکە ئەڵێت نزیکەی 5,000 حافظ قورئان بەیعەتیاندا بە عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەث بۆ چونکە تەنها چیان ئەبینی تەنها زوڵمی حەجاجیان ئەبینی دەی دوایی عەبدوڕەحمانی کوڕی ئەشعەث ئەو هەموو جەنگە لەگەڵ ئومەتی ئیسلامیە دوایی خۆی کوشت تەسەوور کە خەریو بێ بە نەسارا تەسەوور کە ئەگەر دووربینیت نەبێ ئەو کێشانە دروست ئەبێ لە عالەمی ئیسلامی لە جیهانی ئیسلامیە بۆیە ئومەتی ئیسلامی لە هەموو کاتەکان زیاتر پێویستی بەوەیە دینەکەی خۆی زۆر تۆکمەکە دین متبع وسلطان قاهر هەوڵ بدا بۆی سوڵتانێکی بەدەسەڵات بۆ ئومەتی ئیسلامی بگەڕێتەوە خوای گیان داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و بەرەکەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئێمە بە کۆڵی گوناهەوە هاتووینەتە خزمەت کۆمەڵی کەلیماتی پیاوانی گەورە و دەرسانێکی زۆر گەورە یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەمی خۆت ئەم دەرسانەمان لێ قبوڵ کە و پاکمان کەرەوە پێی یا رب العالمین دڵمان ساز کە یا رب العالمین خوای داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت گوناهێ بە ئاشکرا کردومان عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومان عەفومان کە گوناهێ بە شەوە کردمان عەفومان کە گوناهێ بە ڕۆژە کردمان عەفومان کە گوناهێ خەتەرەی کرد بە دڵمانە و تێپەڕی بە دڵمانە عەفومان کە یا ئیلاهی بمان گەڕە لەو عەبدانەی کە تۆ لێیان ڕازی ئەبی یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان ڕەزامەندی خۆت بەسەرمانە ببارێنە تۆ خۆت سەرپەرشتی کارەکانمان کە و مەمان دەرەدەسی خۆمان یا رب العالمین خوای لەم زەمەنی فتنە و فەسادەیە دەرگاکانی خەیر بەسەر دڵمانە بکەرەوە دڵمان ڕۆشن کەرەوە چاومان ڕۆشن کەرەوە حەقمان پێ بناسێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزێ بە ئیسمی عەظەمت چۆن بارانەکان نمە بەسەرمانەدا ئەبارێنی ئاوا نمە نور بەسەر دڵمانە ببارێنە دڵمان ڕۆشن کەرەوە یا رب العالمین خوای گیان ئێمە گرفتانی زۆرمان هەیە و گرفتارین یا ئیلاهی خۆت گرفتەکانمان چارەسەرکە چی چاکە بۆ دینمان بۆ دنیامان پێمان عەتاکە هەرچی خراپە بۆ دینمان بۆ دنیامان لێمانی پەنامان بدەلێ یا رب العالمین یا ربی خوای داوات لێ ئەەکەین سڵاوی ئێمە بگەێنەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یا ئیلاهی یەک ناومان لە خزمەتیا بێنە ئیشتیاقی دڵی ئێمە پێ بگەێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ڕەحم و بەزەیی خۆت ئیلاهی ئەومان نەخۆشە شیفامان بۆ بنێرە یا ئیلاهی داوات لێ ئەەکەین ئەومان کەم ڕزقی حەڵاڵمان زیاد کە ئەومان نائارامی لە دەرونیایەتی خوای گیان ئاراممان کەرەوە ماڵەکانمان ئارام کە وڵات و نیشتیمانمان ئارام کە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئارام کە یا ئیلاهی ئەومان گرفتێکی خوای گیان گرفتەکەی بۆ چارەسەر کە یا ئیلاهی دەرگایەکتر نیە تەقەی لێ بدەین دەرگاکەی تۆ نەبێ هانامان هێنا ئەو بۆ لای تۆ دەرگای خێر بەسەرمانە بکەرەوە یا رب العالمین خوای گیان داوات لێ ئەەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت بە بەزەیی خۆت یا ئیلاهی ئەم دڵانەمان پەیوەستکە بە دینەکەتەوە یا رب العالمین خوای قەت سپاردە لای تۆ زایە نەبوو زایە نابێ و ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد یا رب العالمین ئیمانمان پارێزراوکە بمان گەڕە لەو عەبدانەی یا ئیلاهی بەسەری بەرزەوە لە ڕۆژی قیامەتە لە حوزوری تۆیە ئەوەستن یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی مردووەکانمان ببورە لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ببورە لە گوناهی مردووەکانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ببورە
یا ئیلاهی ئەو مردوانەی بێکەسن و کەس نیە نازیان بکێشێت و دوعایەکیان بۆ بنێرێ و ئێمە لێرەوە دوعایان بۆ ئەکەین یا ئیلاهی لە گوناهی هەر هەمویان ببورە یا رب العالمین هەموو پلیان بەرزکەرەوە بەشتیان شادکە یا ئەکرەم الأکرەمین یا ئیلاهی داوا لێ ئەکەین ئەم دوعایەمان قبولکە یا رب العالمین خوای گیان داوا لێ ئەکەین بە کەڕەمی خۆت ئەم دوعایەمان لێ قبولکە بە ڕەحمەتی خۆت دێمان وەرگرە یا ئیلاهی خەجاڵەتین ڕوومان نییە بڵێن بەکردەوەی ساڵحی خۆمان دوعاکانمان قبولکە هاوار و هانا و پەنا بۆ لای ڕەحمەتی تۆ ئێنین دوعاکانمان قبولکە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من شوي أجبوري وخالي من قبولك